سێبەری تارماییەکان نوێترین کۆڕی شێعری و کتێب و بەرهەم و بڵاوکراوی بەڕێز قانع ڕەشیدە دیارە لە شاری کەرکووکی خۆشەویست ئەم کتێبە بڵاوکرایەوە و هەروەها لەلایەن شاعریشەوە چەندین پارچە شێعر پێشکەش بە ئامادەبووان کرا. لە هۆڵی کتێبخانەی کارێز لە شاری کەرکووک کۆڕێکی شێعری بۆ بەرهەمەکانی شاعیر قانع ڕەشید سازکرا کە کۆمەڵە شێعرێکی لەخۆگرت بوو بە ناونیشانی سێبەری تارماییەکان. دوای ئەنجامی خوێندنەوەیەک بۆ شێعرەکانی شاعیر قانع ڕەشید لەلایەن ڕۆژنامەنووس تارق کارێزیەوە شاعیر قانع ڕەشید بەرهەمە شێعریەکانی پێشکەش کرد. ژمارەیەک لە شاعیران و ڕۆشنبیرانی کەرکووکیش ئامادەی کۆڕەکە بوو. گەیشتمە شارێکی شێر پەیکەرەکەی ئەولەسی سم بە کۆڵدادا تەمەنی جەنگەکانیش هێندەی هەناسەدانێکی من با خوێنی من قەتار و خاوکەرێکی هەمەدرێژ و قسەی عەلەبتەن خۆ ئەو شارە لە ئەفەقوە نازدارتان پیوەستە. گەیشتمە شارێکی شێر پەیکەرەکەی ئەولەسی سم بە کۆڵدادا سەبارەت بە ناوەڕۆژی کتێبەکە ئەوەی کەوتوم کۆمەڵە تێکستن لای من جوانن پێم خۆشە لای خوێنەری جوان بوو بێ هەر لە سەرتای کتێبەکەشەوە ئەمەم نووسیوە خوێنەری ئازیز ئەمای کە لە بەردەستایە کۆمەڵێت تێکستن بریتین لە بڵاچەی ئەحساسێک لای من جوان بوون پێم خۆشە لای تۆش جوان بێ گەرواش نەبوو بم بەخشە کاتم گرتی. لە کۆڕەکەشا پێم وایە باسی ناوڕۆکی تێکسەکانمان کرد مامۆستا تاریخ دەستی خۆش بێ شیکردنەوەیکی جوانی لەسەر ئامادە کرد بوو سەبارەت بە ئەوەی کە بۆ شعر شعری شوەکە ژانرێکی ئەدەبی تر پێم وایە ضرورەیەکی ژیاریە بڕەنگە ئەگەر شعر نەبێ لە کای ئەدەبیەکانە کای ئەدەبیمان ڕەوتی ئەدەبی کلێنێک و دابڕانێکی پێوە دیارە بێ. من بۆ خۆم لەگەڵ ئەمەیە دەستم نەرم بووە پەنجەکانم لەگەڵ شعران نەرم بووە بۆیە پێم خۆشە ئەوەی کەوتو من شتێک بێ لە لای خوێنەرکەوەری ئەگرێت.